This is NRT Daily News Analysis. سڵاو لەبێ بەڕێزان کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانی. پاشەوەی بزوتنەوەی گۆران و یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵ و یەکگرتوو بەجیا هەرێکەیان پرۆژەیان پێشکەش کرد بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە 23 حوزەیراندا خوێندنەوەی یەکەم بۆ ئەم هەموارە کرایەوانێ. دواتر پارتی دیموکراتی کوردستان ناڕزایی دەربڕی سەبارەت بەو پرۆژانە بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی کە لەو لایەنانەوە پێشکەش کرا و جۆرێک لە ئالۆزی دروست کرد. پارتی دیموکراتی کوردستان سەردانی بەشێکی زۆر لە لایەنەکانی کرد بۆ ئەوەی بە سازان لە دەرەوەی پەرلەمانی کوردستانم بابەتە یەکلا بکاتەوە. بەڵام پارتی دەڵێت تاوەکو ئێستا ئەو لایەنانە هیچ وەڵامێکیان نەداوێنێتەوە. ئەمە دەبێتە تەوەری ئەم شەومان و دەپرسین ئاخۆ لایەنەکان کەی وەڵامی پارتی دیموکراتی کوردستان دەدەنەوە. تاوتوێ ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکانم کاروان هاشم ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆران زۆر بەخێر بێت. هەروەها کەژاڵ هادی پەرلەمانتاری یەکگرتووی ئیسلامی کوردستان جەنابیشتان زۆر بەخێر بێن. لەگەڵ ئیسماعیل ڕەسوڵ ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان جەنابیشتان زۆر بەخێر بێن. بەڕێزان ئێوەش دەرفەتان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پێیجی NRT پرسیارەکانتان یاخود هەر سەرنجێکتان هەیە لەسەر پرۆژەکانی ئەم لایەنانە دەتوانن بۆ ئێمەی بنێرن تاوەکو منیش بتوانم لێرە بۆ میوانەکانم کۆمنت و پرسیارەکانی ئێوە بخوێنمەوە وەڵامتان بۆ وەربگرمەوە. کاروان ئێوە پرۆژەتان پێشکەش کرد بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان دواتر ناڕزایەتی پارتی لێکەوتەوە. پارتی وەفدێکی دروست کرد بۆ ئەوەی لە دەرەوەی پەرلەمانی کوردستان سازان لەسەر ئەم بابەتە بکرێت. هاتن لای ئێوە بەڵام تاوەکو ئێستا گۆران بێوەڵامە. بۆچی؟ ئێمە بێوەڵام نیمان. سەرەتا مەسلەی سەرۆکایەتی هەرێم ئێمە لە سەرەتاوە یعنی یەکێ بوون پێش هەموو لایەنەکان پێمان وا بوو کوردستان بە دۆخێکی سیاسی پڕ قەیراناوی تێپەڕێت ناکرێت بکەوێتە فراغی قانونیەوە ناکرێت قەیرانێکی تر بۆ قەیرانەکانی تری کوردستان زیاد بکرێت. بۆیە پێش هەموو لایەنەکان پرۆژەیەکمان تەقدیم کرد بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە لە 10 حوزەیران بە ڕسمی ئەعلانمان کردووە لە 23 حوزەیران خوێندنەوەی بۆ کرا و ئێمە وەکو بستنەوەی گۆران تاکو ئێستاش پێمان وایە مەسلەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەبێ بە سازان لە نێوان لایەنە سیاسیەکان بگەین بە ڕێکەوتن و ئەم یاسای هەموار نەخێر لە پەرلەمان بەڵام لە دەروی پەرلەمان لایەنە سیاسەکان قسەی لەسەر بکەن و لە پەرلەمان بگەین بە ڕێکەوتن بۆی یاسای سەرۆکایەتی هەیە کە لە دەرەوەی پەرلەمان بێ بۆچی لە دەرەوەی پەرلەمان نەگەیشتنە سازان و ئەو کات لە پەرلەمانەوە پرۆژەکەتان پێشکەش بکەن. ئێمە مەرجعی کوردستان ئێمە پەرلەمان بە مەرجعی قەراری سیاسی لە کوردستان دانین بۆ یاساکەمان تەقدیمی پەرلەمان کردووە و ئێمە پرۆژەی خۆمان لە ڕێی پەرلەمانەوە تەقدیم کردو و تەرحمان کردو چاوەڕوانی پارتی دیموکراتی کوردستانیش لە ڕێی پەرلەمان و هاوشێوەی لایەنە سیاسەکانی تر پرۆژەی خۆی هەبێ بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان چونکە ئێمە پێمان وایە یاسای ژمارەیەکی 2005 بڵی سەرۆکایەتی هەرێمی کوردستان پێویستی بە هەموارکردنەوە بۆی ئەبێ هەموار بکرێتەوە. ئێمە بە پرۆژەیەک بیر بۆچوونی خۆمان تەرح کردو چاوەڕانی پارتیش بە هەمان شێوەی لایەنە سیاسەکانی تر پرۆژەی خۆی هەبێ. باشە کەواتە وەڵامی ئێوە بۆ پارتی کە هاتوتە لاتان هەر ئەوەیە کە لە پەرلەمان ئێمە پێداگیری لەسەر پرۆژەکەی خۆمانەکەین و پێمان وایە پەرلەمان مەرجعی یەکلاکەرەوەی قەراری سیاسی بێت لە کوردستان. باشە سوپاس دەکەم. کەژاڵخان ئێوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان قسەیەکە بوو لەسەرەوەی یەکگرتوو ڕەنگە هەڵوێستی جیاواز بێ لەوەی 23 حوزەیران کردی. هەروایە ئێستا یەکگرتوو پەیوەستە بۆ پرۆژەی پێشکەشی کرد هەمان هەڵوێستی هەیە لەگەڵ ئەو لایەنانەی پێکەوە لە 23 حوزەیراندا خوێندنەوەتان بۆ پرۆژە یاساکانتان کرد. بە ناوی خۆی بەخشندە و مێرەبان سەرەتا ئەم پرسە من دەمەوێت تۆزێک بگەڕێنەوە پێش 23 حوزەیرانەوە ئەم پرسە پێش ئەوەی پرسێکی یاسایی بێتن من لەگەڵ ئەوم هەموو پرسەکان بە تایبەتی ئەو پرسانە بە یاسایی چارەسەر بکرێت کە هەر پرسێکەوە یاسایی پەرلەمان ڕۆڵ خۆی تێدا بینی کێشەکان بنەبڕ دەبن یاسا لێرە یەکلاکەرەوە دەبێتن بەڵام دەکرا ئەمە ئەو پرسەیە پرسێکی سیاسیە پێش ئەوەی پرسێکی یاسایی بوو دەبوا پێش 23 حوزەیران ئەو سازانەی کەوا ئێستا باسی لێوە دەکەین لە دوای 23 حوزەیرانە و لە چەند ڕۆژێک پێش 23 حوزەیران ئێمە باسمان لە سازان کرد چونکە ئەم پرسە لەم کاتەدا پرسێکی زۆر گرنگە پرسێکی چارەنووس سازە لەم کاتەدا دەبا ئێمە بە بۆچوونی خۆم دەبوایە ئەم پرۆژە یاسایانە
پێش ئەوەی خوێندنەوەی یەکەمی بۆ بکرابەوە پێش ئەوەی پرۆژەکان پێشکەشکرابە دەمانتوانی مەشەدەکە بە شێوازە چکەبانێک ئەو مەشەدێکی ئێستا کۆمەڵێک بێ ئومێدی و کۆمەڵێک ئالۆزی دروست کردیە لایەنە سیاسیەکان پێش وەختە ئاوا بێدەنگ نەبووانە ئاوا بێ ینی شێوازێک دەتوان بڵم لە بێ هەڵوێستیان پێوە دیاربووە بە تایبەتیش هەموو لایەنە سیاسیەکان لە پارتی و هەتا وەکو حزبەکەی خۆشمەوە دەبا پێش وەختە سازانیان بکردبایە ئەو هەموو پرۆژەیە کە ئێستا لە پەرلەمانی کوردستان 4 پرۆژە 5 پرۆژە خوێندنەوەی یەکەمی بۆ کرا دەکرا یەک پرۆژەی هاوبەش بایە ئەوەی کە سازان هەر دەکرێت ئەو ڕۆبی سبەی نەبی سعاتێک پێش 19 ئابێتن سازان هەر دەکرێت چونکە پرسێکی حساسە چارەنووسسازە هەستیارە پەیوەندی بە واقعی ئێستای بە دۆخی ئێستا هەرێمی کوردستانەوە هەیە بە بۆچوونی من وەکو خۆمەک و کەژاڵ هادی پێم باش بوو ئەو سازانە پێش خوێندنەوەی پرۆژە یاساکان بکرابە ئەو کاتە پرۆژەیەکی هاوبەش سازان هەر دەکرێت ئەو سازانە ئەوەی ئێمە زانیاریمان لەسەر هەبێتن لە هەندێک لایەن جگە لە حزبەکەی خۆم کە وەرمگرتێ لەوانەیە لە ڕۆژ لە هەفتەی ئایندەدا جەولاتەکان دەست پێ بکرێتەوە سەردانەکان دەست پێ بکرێتەوە سازانەکە دەبی بکرێت یعنی خۆکێشەی هیچ لایەنێکیش لەگەڵ خودی شخصەکەی ئەگەر بێتەوە لەهنا لەگەڵ سیستەمەکەیە گرتمان لەگەڵ سیستەمەکەی زیاتر دەمانوێت سیستەمەکە سیستەمێکی پەرلەمانی بیتن بەڵام خۆ دەکرا ئەو سازانەیە کە دوای یعنی کێشەکە یەکەم جار بە سیاسی لە نێوان لایەنە سیاسیەکان پرسە سازەکان با پێش وەختە لایەنە سیاسیەکان چارەسەریان بکرد بە ئەو کاتە بەهدبانە پرۆژەیەکی هاوبەشمان هەبێ بۆ ئێوە نەتان کرد بۆ یەکگرتوو نەیکرد دەگەر لایەنەکانی تر نایە خۆی تۆزێ مبادرە نەبوو واقعی بین مبادرە لە هیچ لایەنێکەوە نەبوو لە حزبەکەی منەوە بگرێتاوەکەوە بەڵام دوای ئێمە زوو چەند ڕۆژێکی پێش ئەو هەر لەگەڵ سازان بوون و ئێستاش لەگەڵ سازانی و ئێستاش لەگەڵ سیستەمی پەرلەمانینە بەڵام مەبەستی من چیە لێرە دەمانتوانی مەشەدەکە بە شێوازێکیکە و بەڕوویچکە بیگۆڕینەوە ئەنی ئەو کاتە ئەگەر ئەو خەمخۆریە کە ئێستا هەیە ئەو سازانی کە ئێستا دەمانوێت بکات ئێستا دایانە سیاسەکان دەبێت کۆمەڵە هەموو لایەنە سیاسەکان دەبێت کۆمەڵێک سازش لەسەر داواکاری خۆیان بک ئەگەر هەمویان بیمافەی حزبەکەی خۆشمەوە ئەگەر بەرژەوەندی گشتیمان لەبەر چاوگرتیا دەبێت ئەو سازانە هەر بکرێتن ئێمە حکومەتی بنکە فرەوان ئەگەر بگەڕێنەوە پێش کابینەی هەشتی حکومەتەوە حکومەتی بنکە فرەوانمان لەسەر ئەساسی چی داماننا کە لەوانەیە نەقدیشمان لێ هەبێت لەوانەیە بڵێن حکومەتێکی سەرکەوتوش لەوانەیە بڵێن ئەزمونێک بوو سەرکەوتو نەبوو مەبەستەوەی بە سازان ئێمە لە بۆ بەرژەوەندی گشتی بوو هێنانە پێشەوەی بەرژەوەندی گشتی بوو پێش بەرژەوەندی لایەنەکان و بەرژەوەندی تاکەوە بەرژەوەندی گشتی هاوڵاتیان هەرێمی کوردستان دۆخەکە هەرێمی کوردستان کە ئەو کاتە بۆ شێوەژ نەبوو ئەو هەموو قەیرانە ڕووی تێنەکرد بوو حکومەتی بنکە فرەوانمان هێنا ئارە و لای خۆمان وا بیکەوە بەڕاستی کاری باشی تێدا ئەنجام دەدەین وە نزیکبوونەوەی لایەنەکانیش تێدا دەکرا بەڵام بەداخ ئەو هەموو قەیران و ئەو هەموو وەزعانە لەبارەی کە ڕوو لە هەرێمی کوردستان کرد خەڵک حکومەتەکەتانی ناو حکومەتی چل قەیران حکومەتی فعلا يعني ئەم خولی يعني ئەزەماتە خولی قەیران هەموو قەیرانەکان بە دوای خۆی داهاتێتە تەنانەت قەیرانە سیاسیەکان يعني کارزان ئێمە زیاتر لە ناو واقعەکەی یاسا و شتانە قەیرانە سیاسیەکان هەموو قەیرانەکانی تکەی بژوێ خستووە قەیرانی سیاسی قەیرانی کاتینە کاتی بۆ دیارەکرایە وادەی بۆ دیاریکرایە دەبێت تا ئەوەندە بەرواری ئەوەندە فڵان ڕۆژ دەبێت ئەم قەیرانە چارەسەر بکرێتن کاتی قەیرانە سیاسیەکان بەڵام ئەدی قەیرانەکان کە بۆن منە مەسەل من ئەندامێکی ژنێ کاروباری کۆمەڵایەتیمە تەماشا دەکەین کۆمەڵ قەیران ڕووی لەو هەرێمی کوردستان کردو ئەم قەیرانە تا ئێستا کەم و تازە قسەی لەسەر نەکراوە باسی لێو نەکرا ڕێگەچاری بۆ دانەنراوە قەیرانە سیاسیەکان هەر کە لایەنە سیاسیەکان بیانەوێت لە ڕێگای تەلەفۆنەوە چارەسەری دەکەن و پێک دێن بەڵام ئەدی قەیرانەکان کە زەمەنی دیار نەکراوە کە کێشەکان کراوە بەکراوەی بەجیمە ئەو پرسیارەی کە سەرەتا کردم بە شێوەیەکی گریمانەی یەکەم ئەگەر لایەنەکان نەگەیشتنە سازان و بڕیاردرا لە پەرلەمانەوە دیسانەوە چونکە جێگری سەرۆکی لیژنەی یاسایش لە پەرلەمانی کوردستان وتی ئەگەر لایەنەکان نەگەنا سازان و ڕێکەوتن لە دەرەوەی پەرلەمان و کادەوان راپۆرتی خۆیان دەدەنە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان یەکگرتوو هەر حزوری دەبێت لە پەرلەمانە هەر دەنگ دەدا بۆ پرۆژەیە ئێمە خاوەنی پرۆژەی خۆمان بوونەوە پرۆژەمان هەبوو لە پەرلەمانی کوردستان لە 23 حوزەیرانیش ئێمە ئامادەی چی باشمانە بۆ لە ناوەڵی پەرلەمان ئەگەر نەگەینە سازان ئەو کاتە لێژنەی یاسایی و سەرۆکی فراکسیۆن لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان گەیشتنە چ بڕیارێک و ئەو کاتە ئێمە دەتوانین بڕیار بدەین ئێستا دیار نییە ناتوانین شتێک کە دیار نەبی بڕیاری لەسەر باشە سپاس دەکەم کەژاوخان کاک ئیسماعیل ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان لەسەر ئەم بابەتە بێدەنگن پارتی دموکراتی کوردستان هاتووە بۆ لای ئێوە تەرحی خۆیان کردووە وەڵامی ئێوە چی بووە یان بۆچی تاوەکو ئێستا وەڵامتان نەداونەتەوە وەکو کاکاروان وتی ئێوەش پرۆژەکەتان کە لە پەرلەمانە پێتان وایە وەڵامی ئێوەیە بنای خۆی بەخشندەی میهرەبان سەرتا دەستخۆشانە دەکەین بۆ سازانی و بەرنامەیە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی موقیف خۆمان ڕاگەیاندووە لەو پرۆژەی یاسایی کە تەقدیم کراوە کە لە حەوت خاڵدا خۆی دەبینیەوە یان لە حەوت مادەدا وەکو وەڵامدانەوەی دواتر کە سەردانی پارتی دیموکراتی کوردستان وەڵامەکە تەخیر کراوە بۆ ئەو کاتێک کە سازانێک دەکرێت ئایا ئەو سازانە وەکو ئەحزابی دیکە کە بۆ نمونە زوتنەوەی گۆڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکگرتووی ئیسلامی کوردستان ئایا
و بڕیار وابوو بوو بڕیار وابوو کە دانیشتنیشی گشتی بکرێت لە نێوان هەر 5 حیزبەکە اقتراح هەبوو طرح هەبوو لەسەرەوەی کە بینی فلان حیزب و پارتی دیموکراتی کوردستان تێکسو و وەساڵتەیەک بکرێت بۆ شێوازە بەڵام کێشەکە کێشەی حیزبێک و دوو حیزب نییە بەڕاستی کێشەکە کێشەی هەرێمی کوردستانە کە کێشەی هەرێمی کوردستانە ئەو ئەحزابەی کە لەناو پەرلەماندان بە 5 حیزب سەرەکیەک کە زیاتر باز دەکرێت ئەوانە نوێنەراتی خەڵک دەکەن کەواتە کێشەی هەموو حیزبەکانە بۆیە کۆمەڵی ئیسلامی پێی وابوو دەبێت هەر 5 حیزبەکە بەیەکەوە دابنیشن یەکێک لە هۆکاری یان لە هۆکارەکانی دواکەوتنی ئەو دانیشتن و ئەو سازان و وەڵامدانەوەی ئەوەیە کە 5 حیزبەکە بەیەکەوە دابنیشن و بڕیار وابوو ئەو هەفتەی دابنیشن و ئەوە تأخیر کرا تەجیل کرا بۆ هەفتەی داهاتوو ئایا هەفتەی داهاتووش دادەنیشتیان دانیشن بەڕاستی ئەوەش ڕوون نییە بڵێن بە تاکید دادەنیشن بە چۆن یان بڕیارە و کاری بۆ کراوە کە چۆن دابنیشن کار قسە لەسەر ئەوە کراوە خۆی کێشەکان هەمووی هەر ئەوەیە کە قسە دەکرێت و کەس خۆی لێ ناکاتە بۆ نمونە سازان هەموو ئەحزاب باز لە سازان دەکات بەڵام سازانەکە چی دەیکا چۆن دەبێ بەرگەکانی ئەو سازانە چیە ئایا سازان لەسەر خودی یاسایە واتە یاسای 2013 کە مامۆستا کاروان ئاماژەی پێکرد کە بۆ خۆی 2005-2013 تعدیل کراوەتەوە ئەویش هەموار بکرێتەوە جارێکی کە ویلایەتی سەرۆکی هەرێم درێژ بکرێتەوە کە بەپێی مادە 2 نابێ جارێشکە درێژ بکرێتەوە ئایا لە پەرلەمان هەڵبژێردرێتەوە کە ئەحزاب بەگشتی لەسەر ئەوە لە پەرلەمان هەڵبژێردرێتەوە نظامەکە بگۆڕدرێ بۆ نظامێکی پەرلەمان من دوێنێ ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لەم بەرنامەیە بوو تەرحی ئەوان بۆ ئێوە بۆ تەواوی لایەنەکان کە لەگەڵتان دانیشتوونەوەیە دەیانەوێت مەسعود بەرزانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان بۆ ماوەی 2 ساڵ بمێنێتەوە لە پۆستەکەیدا یعنی داواکاریەکەیان وازەحە دڵنیام کە ئەمەی بە من و تۆ لە NRTM قسەی کردو کە لەگەڵ ئێوە دانیشتوون یعنی تەرحەکەیان ڕوونتر بوو وازەحتریش بووە ئەوەی ئەوان داوایەکەن ئەمەیە قسەی ئێوە چییە بۆ نمونە وەکو کۆمەڵ کێشەکە لەوەیدایە ئەوە بۆ خۆی لەگەڵ خودی یاساکە تێک دەگیرێ ئەوە یەک ئەوان نانێت لەسەرەکەەوە لەگەڵ لەناو پەرلەماندا هەڵبژێردرێتەوە باش دوو سێ کێشەکە ئەلەوەیدا 19/8/2015 بەپێی مادە 2 یاسای ژمارە 19 یاسای درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم 2013 بووینە جارێکە خۆڵ بژێرێتەوە وەلەو تەوقیتەدا کۆتایی پێدێ ئەوە کێشەیە کێشەکە لەسەر خودی یاسا دەکرێت یا خودنا چوار کێشەکە لەوەیدا دەستورێک کە بۆ کوردستان پێویستە بنووسرێتەوە ئەو دەستورە بەپێی هەمان یاسا دەبوو تەواو کرا بە تاوەکو ئێستا ئەو کاتی ئێمە کێشەی ئەو نیزامان ئەسڵەن نەدەبوو پەرلەمانی دەبێت لەکوێ هەڵدەبژێت لەکوێ نابژێت چەند خول دەتوانێت خولەکانی پێشوو حساب دەکرێت حساب ناکرێت لە لانگەلەوەی لان پەرلەمانەوەی کێشەکان بەڕاستی تا ئێستا بۆ ئاڵۆزیە ماوەتەوە ئەوە چاوەڕێی ئەو سازانە دەکرێت کە ئەو 5 حیزبە بەڕاستی دابنیشن تا ئێستا وەڵامی سەڕێحی هیچ حیزبێک بەڕاشکاوی دیار نییە لەسەر خودی سازانەکە من ئەتوانم لێرە داوای وەڵامی سەرۆکی کۆمەڵی ئیسلامی نظامی پەرلەمانی بێ کۆکن لەسەر ئەوە بەڵام ئەو نظامە دەبێت لە دەستوری جازێکی بکرێتەوە لە دەرەوەی ئەم بابەتە ئەوەی ئێستا لایەنەکانیانی ئێوە کە پرۆژەتان تەقدیم کرد لە پەرلەمانی کوردستان بۆچی بوو ناتانەوێت جارە سیستەمی حکومڕانی دیاری بکەن وانە ئەوە مەسەلەیەکی دەستوریە بەڵام ئەوەی کە ئێوە وەکو مشورخۆری ناوی دەبن تێپەڕاندنی ئەو قەیرانە یاساییە کە هەرێمی کوردستان لە بیستی ئابا تووشیە بێت وانە پارتی دیموکراتی کوردستان بە وازەحی تەرحی خۆیان کردووە دەیانەوێت مەسعود بەرزانی بۆ ماوەی 2 ساڵ لە پۆستەکەیدا بمێنێتەوە وەڵامی کۆمەڵ بەتەنیا بۆ ئەم بابەتە چییە بێت تا ئێستا وەڵامی سەریح نییە هەتاوەکو ئەو دانیشتن نەکرێت وەڵامی سەریح بۆ چاوەڕێی لایەنەکانی دیکەکەن بۆ نموناتان بزانن کێتی و گۆڕان چی دەڵێ ئەو ڕاوێژ دەکرێت و چاوەڕێی ئەو سازانە دەکرێت کە بەیەکەوە دەگەنە نەتیجەیەک لەو دانیشتە 5 خۆڵیە چاوەڕێی بابەتێکی باشە سپاس دەکەم کاروان هەمان پرسیارانی بۆ بزوتنەوەی گۆڕانیش پارتی دیموکراتی کوردستان زۆر بە وازەحی دەڵێ ئێمە دەمانەوێت مەسعود بەرزانی بۆ ماوەی 2 ساڵ لە پۆستەکەیدا بمێنێتەوە و ئەو ئەندامی مەکتەبی سیاسی کاکەمی نەجار دوێنێ میوانی من بوو باسی لەوە کرد کە ئەوان گۆڕان یعنی ئێوە پارتیتان چاوەڕێ کردو بۆی وەڵامیان بنەوە لەسەر ئەم بابەتە چۆن وەڵامیانە دەنەوە خۆی سەرەتا مەسەلەی سەرۆکایەتی هەرێم دوو لایەنە لایەنێکی یاساکەیەتی لایەنێکی وەکو شەخص کاندیدەکەیە ئێمە لەم مەرحەلە وەکو بستنەوەی گۆڕان ئیش لەسەرەوەکەن یاساکە هەموار بکەینەوە ینی ئەو لەوێت لا ئێمە هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانە و گۆڕینی سیستەمی حکومڕانیەکەوە ئێمە ئێستا پێمان وایە سەرۆک لەلایەن خەڵکە لە بژێرێت بۆ هەموو دەسەڵاتەوە سیستەمی حکومڕانی لە کوردستان سەرۆکایەتیە ئەو لەوێت لا ئێمە گۆڕینی سیستەمی حکومڕانیە و هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمە خاڵی لاوەکی لا ئێمە کاندید و کەسە بۆ پۆستەکە ینی لا ئێمە ئەو لەوێت کەس نییە ئەو لای پارتی کەسە لا ئێمە ئەو لەوێت هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانە بۆ ئێمە جارێ دەستوری یان بەتەنیا بەم یاسای ئێوە سەیرا ئەگەر تۆ پێ دوابێت تەنها دەستور
سیستەمی حکومڕانی لە وڵاتە دیارەکە زۆر وڵات هەیە لە جیانە تا ئێستا دەستوری نیە و سیستەمی حکومڕانی لا بۆ تۆ ینی مەرج نییە تۆ دەستورێک تەبێ بۆی سیستەمی بەڵام بۆ خۆتان ینی ئێوە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان و لەگەڵ لایەنەکانی دیکە گەیشتونەتەوە ڕێکەوتنی کە لە دەستورە مەسەلەی سیستەمی حکومڕانی یەکلا دەکەنەوە یەک پرسیار خۆشتان ئەم پرۆژەیە کە پێشکەشتان کردووە یعنی ئەمە قسەی بۆ نمونە سەرۆکی فراکسیۆنەکەشتان بووە بۆ ئەوە نییە کە بتانەوێت سیستەمی حکومڕانی بگۆڕن بەقەدەوەی بۆ ئەوەیە کە قەیرانێکمان تووشە بێ لە 20 ئابا دەتانەوێت تێپەڕێنن چۆن تێپەڕێنن بەم پرۆژەیە بەشێکی قەیرانەکەی بەشێکی بەڵێ پەیوەندی بە سیستەمی حکومڕانی وێ تۆ سەرۆک لەلایەن خەڵک و هەڵبژێری بەو هەموو دەسەڵاتەوە ئەوە سیستەمی سەرۆکایەتیە دوو مەسلەی دەستور ئەگەر قسە لەسەرەوەی سیستەمی حکومڕانی لە دەستور دیاری بکرێ ڕوویای ئێمە وەکو بستنەوەی گۆڕان هەمان ئەم قسەی ئێستایکەین ئێمە لێرە داوای سیستەمی پەرلەمانیەکەین پەرلەمانی مطلقەکەین لە دەستوریش هەمان داواکاریمانەیە یعنی ئەمە شتێک نییە ینی چاوەڕێی کەم بزانم ئێمە لە دەستور چێڵین ئێمە دوو قسەمانیە ئێستا پێمان وایە بێ سیستەمی حکومڕانی لە کوردستان پەرلەمانی بێ و ئەبێ سەرۆکی هەرێم لە ضمنی سیستەمی حکومڕانی پەرلەمانیە بێ لەلایەن پەرلەمان و هەڵبژێردرێت دەسەڵاتەکانی تەشریفاتی بن لە دەستوریش ئەمە داواکاری بستنەوەی گۆڕان یعنی ئێمە شتێکی ترمانیە لە ئێستا لە سەرۆکایەتی هەرێم قسەیەکمانێ بێ بۆ دەستوریش قسەیەکی ترمانە بێ هەمان بیر و بۆچونمانەیە هەمان قسەمانەیە وەکوتم ئەولوێت لای بستنەوەی گۆڕان هەموار یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانە ئەولوێتش لای پارتی دموکراتی کوردستان شخصە پێوتون بەڵێ داوایان کردووە کە بەڕێز مەسعود بارزانی 2 ساڵی تر بە کامل دەسەڵاتەوە سەرۆکی هەرێمی کوردستان بێت ئێمەش پێمان وتون ئەولوێت لا ئێمە هەموار یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانە کاتێک یاساکەمان هەموار کردەوە کاتێ ئێمە قسەمان ئەمە وەڵامی بزوتنەوەی گۆڕانە سەبارەت بەو داواکاری بستنەوەی گۆڕان ئەولوێت لای بستنەوەی گۆڕان هەموار یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانە دواتر قسە لەسەرکانی دوو شخصەکەی باش کەژاڵخان ئەمە وەڵامی بزوتنەوەی گۆڕانە سەبارەت بەو بابەتە بەڵام بۆ نمونە بۆچی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە وازەحی وەڵامی خۆیان نییە وەڵام نادەن لەسەر ئەم بابەتە پارتی بە وازەحی بۆ شێوە دوانە کە دەیانەوێت بۆ 2 ساڵی تر مەسعود بەرزانی سەرۆکی خۆی ڕاستە بۆ 2 ساڵی تر ئەوان دەیانەوێتن کە درێژ بکرێت لەگەر ئەو خولەی پەرلەمان ئەم خولەتەوە بوو ئەم 2 ساڵەش بۆ سەرۆکایەتی هەرێم درێژ بکرێتەوە دەکرێت سازانێک بکرێت لەم لایەنەکان و زۆریش ئاسایی هەندێک مادە لە یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکرێتەوە بۆ نمونە مادەی سێ بە سازان ئەم هەموارە بکرێت ماتور پرۆژە تەقدیم کراوە پرۆژە پێشکەش کراوە و 4 پرۆژە لە پەرلەمانی کوردستانی هەر چواریان داوای هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەکرێت بەڵام گرنگ ئەوەی ئەو جارە ئێمە بتوانین لە دەستور جۆری دیارکردنی جۆری سیستەمەکە ئەوە زۆر گرنگە تاوەکو جارێکی تر توش ئەم ئیشکالی بەروە دیارکردنی دەسەڵاتی سەرۆکی هەرێم یعنی ئەوەش گرنگە کە مەسەن ئێمە لە دەستور بتوانین ئەمە چارەسەر بکەین ئەگەر سازانیش کراو لایەنە سیاسیەکان و زۆنەی لایەنە سیاسیەکان لەگەڵ ئەوە بوونکەوە ئەم 2 ساڵی بۆ درێژ بکرێتەوە لە دەستوریش جۆری سیستەمەکە دیاری بکرێتن و یەکگرتووی ئیسلامی کوردستانی هەر وەکو وان دەبێت هەر وەکو لایەنەکان کە دەبێت و هەر دەبێت ئێمە بگەینە نەتیجەیەک چاوەڕێی لایەنەکانی دیکە چاوەڕێی وەکو ئەم برابەڕێزەمان ئاماژەی بکەیت چاوەڕێی کۆبوونەوە 5 خۆڵیەکە هەر 5 لایەنەکانین و بە دووریش مەزان ئەو کۆبوونە ئەگەر فراوانتریش بێتن مەرزنی هەر 5 لایەن تێیدا بەشدار ببێتن و بە دووریشی مەزان ئەگەر لایەنی تریش تێیدا بەشدار بازنەکەی گەورەتر بکرێتن لەوێ گەیشتنێت نەتیجەیەک یەک چ دەرەنجامێک ئێمەش پێی پابەند دەبین چونکە دەبێت ئێمە کۆمەڵێک دۆخ و واقعی ئێستا هەرێمی کوردستان لە بەرچاوی خۆمان بگرن ئێمە لەگەر مۆدێرشی جوانە کە ئەتو مەسەلەن گۆڕینەوە ئاڵوگۆری دەسەڵات بکرێت بەڵام زۆربەی لایەنەکان دیسان کە دەڵێمەوە گرفتیان لەگەر خودی شخصەکە نیە گرفتیان لەگەڵ جۆری سیستەمەکەیە توکە لە دەستور سیستەمەکە دیاری کرد بە ئەم 2 ساڵەیەش درێژ بکرێت و ئەگەر هەموو لایەنەکان و وەروا حزبەکەی نیشگەیشتە نەتیجەک بەڵام تا ئێستا من هەوڵشمدا پێش ئەو بەرنامەیە بزانم جدید لەو مۆزوعی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان چیەوە گەیشتینە بە چ لایەنە سیاسیەکان بەڵام هیچ زانیاریەکی وان بەدەست نەکەوت ئەگەر لە هەفتەی ئایندا جەلاتەکان دەست بێت ئەو کاتە پێویست ناکە من بم هەر خۆی لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکان و لە کۆبوونەوە لە دوای کۆبوونەوە 5 خۆڵیەکە و ئەگەر گەیشتنە ئەنجام هەر کەسە ڕێی خۆی بە وازەحی و بەڕاشکاوی دەیڵێت بۆچی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە زۆرێک لەم پرسە گرنگانەدا لەم بابەتانەدا چاوەڕێی لایەنەکانی دیکەکە یعنی بۆ خۆی خاوەنی ڕێک نییە ئێمە چاوەڕێی لایەنەکان دیکەمان نەکردیە ئێمە دەتوانین بڵێم لە سەرەتاش لە پێکینانی کابینە هەشتمی حکوومەتی هەرێمی کوردستانیش تەرحی حکوومەتی بن کە فراوان دەتوانم بڵێم تەرحی ئێمە بووە و پێداگیریشمان لەسەری کردو و مان نابێت هیچ لایەنێک بەراوێز بخرێتن سازانیش ئێمە خۆمان بە خاوەنی سازان دەزانین هەر لە زۆر ئێمە باسی سازانمان کردیە وتمان ئێمە لەگەڵ ئەوەی نادۆخەکە واقعەکە ئەو ئاڵۆزیەکەوە ئێستا هەرێمی کوردستانی پێدادە زۆر بە ڕاشکاویش قسەمان کرد و ئێستاش دەڵێن ئێمە لەگەڵ سازانین وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان هەتا سازان هەبێت ئێمە لەگەڵ سازان ئەگەر لەگەڵ سازان دەبێتن ئەو کاتە دەڵێ لە کولی مەقامی مەقال ئەو کاتە لەوانەیە ئێمەش قسەیەکی ترمان هەبێت باشە بەس من حەزەکەم نمونەیەکت بیر بکەمەوە ینی لەسەرەوەی ئەمە قسەی من نییە ببوورە ڕای من نییە وەکو خۆم زۆر جارە ئەو قسەیە دەکرێت لەسەر یەکگرتووی ئیسلامی کوردستان و زۆر جار پەنجەکە بۆ ئێوەش ڕاکێشێ وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ نمونە لە مەسەلەی یەکلاکردنەوەی پارێزگاری سلێمانیە نەتاندوانی ببنە خاوەن قەراروانە بوو چاوەڕێتان کرد هەتا وەکو لایەنەکان بۆ خۆیان گەیشتن ڕێکەوتنێ و کادێوەش
ئەوە زرەری تێدا ئەوە زرەری کرد دائیمەن ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان بازنەی بیرکردنەوەمان لەگەڵ ڕێزم بۆ هەموو لایەنەکان بازنەی بینینمان دووربین بی ئینسان باشە کۆمەڵێک بڕیاری چارەنووسازی و مەسیرەی هەیە بەرژەوەندی گشتی پێش بەرژەوەندی تاکە حزبی بیتن ئێمە ئەگەر بەرژەوەندی حزبیمان لە بەرچاوگر باە ئێستا حیسابێکی کە بوو ئێستا کۆمەڵێک امتیازات و لە کابینەی هەشت و لەوانەیە لە سلەیمانی و لە زۆر شوێنی دیکەش ئێمە کۆمەڵێک امتیازاتمان لە بەرچاوە باە بەڵام بۆ بەرژەوەندی گشتیمان لە بەرچاوی بۆ دۆخەکە ئاڵۆستر بکرێتن با من تەنازولێک بکەم لەوانەیە ئەو پرسیارێک کە بەڕێزت لە منت کرێ من هەمان پرسیارم لە ئەندامانی مەکتەبی سیاسی خۆم کرد بۆ هەموو کاتێک ئێمە بۆ نمونە کاتێک کە وەزارەتی کۆچ و کۆچبەران لە بەغدا بۆ نمونە زۆر شتی تر کە لە پەرلەمانی کوردستان ئێمە بۆ مەسەلەن دائیمەن ئێمە تەنازولاتەکان بکەین بەرژەوەندی گشتی پێش بەرژەوەندی حزبی بەرژەوەندی تاکە لای ئێمە هۆکارەکەی ئەوەیە هۆکارەکەی ئەوەیە باشە لەسەر بابەتی درێژکردنەوەی ویلایەتی مەسعود بەرزانی سەرۆکی ئێستای هەرێمی کوردستان گرفتان نییە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان نیە چۆنیانی لەگەڵ ئەوەیە گەر 2 ساڵ بۆ سەرۆکی هەرێمی کوردستان بە دیاریکراوی بۆ مەسعود بەرزانی درێژ بکرێتەوانێ مەبەست گرفت لەگەڵ شخصا یعنی بە دیاریکراوی سەرۆکی ئێستای هەرێمی کوردستان گرفتی نییە هەموو لایەن لەگەڵ شخصەکە بۆن من دڵم دەمانوێت سیستەمەکە سیستەمێکی پەرلەمانی بێتن باشە پێداگەی لەسەرەوە دەکەین کەوا سیستەمەکە سیستەمێکی پەرلەمانی بێت بەڵام بە سازان بێت لە دەرەوەی پەرلەمان بێت دوای من هەر لە سەرتاش دەکرا زووتر ئەم پرسەیە چارەسەر بکرابە بە سیاسی چارەسەر بکرای ئەو جەبهەت بایە ناهۆڵی پەرلەمانیەک لای بکرد باشە سپاس دەکەم کاک ئیسماعیل ڕای تۆ بزانم لەسەر ئەو بابەتە ینی ئێوەش وەکوەوەی لەگەڵ کەژاڵخان باسم کرد سەبارەت بە هەمیشە هەڵوێستی خۆتان تەخیرەکەن تا لایەنەکانی دیکە قسەی خۆیان دەکەن قسەکە دەبڕێتەوە ئەو کات خۆتان دەکەن بۆچی ینی هۆکارەکەی هەڵوێستمان وابزان ڕوون بووە لە کاتی خۆشیدا بۆ پرۆژەش پێشکەش کراوە و چەند پرۆژێکی دیکە پێشکەشرا کە بەداخەوە دەبوو یەک پرۆژە باوکو خوشکە کەژاڵیش باسی کرد وقراری جواب بوو لە بینی ئەحزابی سیاسی تەنسیقێکی تاڕادەیەک هەبوو بەڵام بە تەواوینە کە یەک پرۆژە پێشکەشکەن بەڵام دوایان لە دەست پێشخەریان چی بوو هۆکارەکە ینی هۆکارەکە هەر شتێک بلەوانەیە سیاسی بلەوانەیە قزێکی دیکە و بێت بەرحاڵ کێشەکانمان ئێمە ئەوەیە کۆمەڵە کێشەی سیاسیمان هەیە دەمانەوێت لە ڕوانگە سیاسیەکەیەوە لە دەرەوە حەلیکەین دوایی بەرگێکی یاسایی بەبەردا بکەین مەسەلەی سەرۆکایەتی هەرێم تا ڕادێک دوای لە هاتووە کە دواتر باس دەکەم وەکو مووقیفی کۆمەڵیش ئێمە بازمانداوە لەسەر ئەو مووقیفەی کە لە 20 حوزەیران نوانمان بەڕاستی کۆمەڵە کەناڵمان داخرا هەستمان کرد کاردانەوەیکی سیاسی بوو کۆمەڵێک ئەنداممان گیرە ئێمە بازمانداوە لە پێناو مووقیفەکانی خۆماندا و مووقیفی خۆمان لە پێناو هیچ حیزبێک هیچ شتێک تاخیر ناکەن ئیلا لە پێناو بەرژەوەندی گەل بەڕاستی ئەوەی کە هێڵی سوورە لای ئێمە بەرژەوەندی گەلە نەک شتێکی حیزبێکی دیکە ڕاستە ڕەچاوی تەنسیق و هاو پرۆژەی و هاو کۆمەڵێک شتی سیاسی دەکرێت لەگەڵ ئەحزابی دیکە بە مەرجێک لە بەرژەوەندی گشتیدا بێ بەڵام کە هاتە سەر بەرژەوەندی گەل ئەمە بەڕاستی هێڵی سوورە ئەگەر لەوانەیە خۆشمان لە کۆمەڵێک مووقیف زەرەرمان کردووە بەڵام نواندومانە وەکوی کە بەڕێستان باسان کرد ئەوەی مەسەلەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی خۆ لەوانەیە ئەگەر پێشتر باە وەرەقەی سپیاندا بووینە دەستەوە کە ئیمزای بکەن ستان دەتان دێنە بەس دەنگدەن بە ئێمە یەکێک لە لایەنە سیاسیەکان بەڵام ئێمە بۆی کێشە دروستنەی بەڕاستی بۆی ئاژاوە دروست نەبێت لە هەرێمی کوردستان کۆمەڵە کێشەمان هەیە کێشەی دیکەی نایەتە سەرەکە بەڕاستی کۆمەڵە کێشە ئیفتیعال و دروستکرا بە ناوی کۆمەڵە قەیرانەوەوانە بەرحاڵ ئەوە تەفاسیلیشکی دێ بەڵام ئێمە بینەوە سەر مەسەلەی یاساکە ئێمە لە 2005ەوە مافمان پێدراوە هەرێمی کوردستان دەستوری هەبێت بە پێی مادە 120 دەستوری 2005 عێراق دائیمی ئێمە هەر تەخیرمان کردو هەرێمی کوردستان بە تایبەتی ئەحزاب دوو حیزبە گەورەکە و کاتی تەخیر کرا ئێستا کە دەڵێن کات نەماوە بۆ دەستکاریکردنی ئەو هەڵبژاردنەوەی سەرۆکی هەرێم لەلایەنگەلەوە بۆ شێوازەی و کۆمەڵە کێشە دروست بووە کە کار نامێنێ ئەو زادەینە سەر حەلی کێشەکان لە کاتە کاکدا بەوەشتی کۆمەڵێک پاساو دێنرێتەوە شەڕی داعشمانەوە و قەیرانی ئابووریمانەوە خۆ پێشتر ساڵی 2013 شەڕی داعشیشمان نەبوو کۆمەڵێک قەیران دروست بوو بەهۆی سی حوزەیرانەوە کۆمەڵێک تەنسیقی بینی دوو حیزب یاسای تێکدا بەڕاستی ئەو گۆڕانکاری ئێستا ئەو کێشەیە کە بۆ ئێمە دروست بۆ ئێستا ئەوەیە ئەو گۆڕانکاریە یاخود ئەو تعدیلاتێک کە لە یاسای سەرۆکایەتی هەرێم لە ساڵ 2013 تعدیلاتی تێدا کرا یاسای ژمارە 19 مەبەستم درێژکردنەوەکەیە بۆیە ئەو حیزبێک ئەو کاتی درێژکرد ئێستا دەڵێ بە هیچ شێوەیەک هەڵەیشیاوە دووبارە ناکەمەوە لە ساحەی سیاسی هەرێمی کوردستاندا کەواتە هەڵەیشی کردووە بۆیە درێژکردنەوە ئیلا ئەگەر هەموو حیزبەکان لەسەرەوە پێکاتن ئەگەر حیزبێکی دیاریکراوە مووقیفی خۆی ڕابگەێنێ بڵێ من درێژی دەکەمەوە گەل عقوبەیەکی سیاسیەدا بەڕاستی ئەگەر بەیەکەوە بێ بەرژەوەندی هەرێمی کوردستان و لەوانەیە ئەگەر پێویست بکە ڕای کۆمەڵێک خەڵک ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەشێک لە خەڵکی تێدا بەڕاستە پەرلەمان نوێنەراتی خەڵک دەکات بەڵام مەرزنی هەموو خەڵک بێ لەوانە 7 خەڵک دەنگی دابێ و دیکە دەنگی نەداوە
کەواتە چێ نوێنەراتی ئەو کەسە دەکات کە دەنگی نەداوە چێ نوێنەراتی ئەو کەس دەکات کە قەناعەتی لەوانە بە پەرلەمان و سیاسەت و وەزعی هەرێمی کوردستان نەبێت پێی وایە ئەو وەزع و بارودۆخانە ئەو قەیرانانە هەمووی سیناریۆ دروست کراوە یاخود بەلایەنی کەم بەشێکی سیناریۆ دروست کراوە باشە بەس بمبورە ینی وتە دەگەر لایەنێک بە تەنیا تەرحی ئەوە بکایان قوبوڵی بکە دیسانەوە درێژ بکرێتەوە ویلایەتی ئێستای سەرۆکی هەرێمی کوردستان ئەو کات گەرد سزای دەدا لەبەرەوەی هەڵەیەکی یاسایی دەبێت هەڵەیەکی سیاسی پێشکەشکاری یاسایی هەڵەی سیاسی هەڵی لەوانە یاسایی نەبێ ڕێژەی پەرلەمان لە ڕێژێکی دیاریکراوە 50 زائیدیەک ئەوە پرۆژەکان دەستنە پێشەوە پرۆژەکە سەر دەگرێت و دەنگی پێدەدرێت بەڵام هەڵەی سیاسی دەڵێن هەڵە سیاسەکانش لە دەرەوەی پەرلەمانە دواتر بەرگێکی یاسایی بەبەردا دەکرێت ئەوش بەڕاستی یەکێک لەو کێشانێکە باسمان کرد یاسای ژمارە 19 درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم بوو کە یەکێک لە حزبەکان باشە هەستم کرد کە بۆ خۆیاندان بۆ دادنێک تقریبا قسەکەی کاروانت کرد ینی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵ درێژکردنەوەیان نییە بەڵام نەرمتر قسەکەت کرد بە هیچ جۆرێ لەگەڵ درێژکردنەوەیان نییە دەتانەوێت یەک کێشە هەیە ئێمە بەس درێژکردنەوەکەش نییە ئێستا لەوانەیە پارتی دیموکراتی کوردستان ڕێی ئاوایە بۆ شێوازەی کە درێژ بکرێتەوە دواتر قسە لەسەر مەسەلەی دەستور و مەسەلەی نیزام و سیستەمی حکومەکە دەکرێت ئایا سەرۆکایەتی بیان پەرلەمان بێ ئەوەش ڕوون نییە لەوانەیە دوای کێشەیەکی دیکەت بۆ دروست ببێ و کاتی کەواتە ئێستا دوو کێشت لە پێش یەک درێژکردنەوەکەی دوو درێژکردنەوە کە بۆ ئەو دوو ساڵەیە دواتر نیزامەکە دەبێتە چی ئەگەر نیزامەکە خۆی بێتەوە کەواتە تۆ هیچت نەکردووە ئەوەش پێویستی بەڕاستی بەڕێکەوتنێکی سیاسیە بەس کاکەڕاوەتی پرۆژەکەی ئەوان وەکو گۆڕان ینی دیوێکی مشورخۆریە بۆ سیستەمی حکومڕانیش لە ئێستەوە وانە پرۆژەکەی ئەوە شەروایە پرۆژەکەی ئمە پێشکەشمان کردووە لەو حەوت مادەی کە باسم کردێکی لەو مادانەیە کەەوە سەرۆکایەتی نیزامی هەرێم نیزامی سیاسی لە هەرێمدا یان لە کوردستاندا کە لە دەستوریشدا وا باسکراوە هەرێمی تێدا نییە نیزامێکی پەرلەمانی بێ ئەوە لە بەرژەوەندیگە لە بەڕاستی بەو شێوازە ئێمە ڕوونمان کردوێتەوە هەڵوێستی خۆمان ڕاگەیاند و لە پرۆژەیەکیشدا پێشکەش کرا پرۆژە پێشکەش بە سپاس دەکەم پەرلەمانی کوردستان کرا سپاس دەکەم کاک عوسمان کاکەڕوان ئێوە لەگەڵ هەر چوار لایەنەکەی دیکەیە بێ لە پارتی دیموکراتی کوردستان بە سازان بە تەنیا وەکو گۆڕان باز دەکەم سەرۆکی پەرلەمانتان وەرگرت بە سازان کۆمەڵێک وەزارەتان وەرگرت لە ناو حکوومەتی هەرێمی کوردستاندا ئێستا بۆچی بەرەیەکتان گرتووە لە دژی پارتی دیموکراتی کوردستان کە سازانەکەتان لەگەڵەوان بووە لەسەر پرسی سەرۆکایەتی دەکران بابەتەش پێش پەرلەمان پێشەوەی بیکەنە بابەتێکی یاسایی بە سازانم بابەتەیەک لا بکەنەوە جارێ پێم خۆشەیەکشت ڕوونکەمەوە سەرۆکایەتی هەرێم لە دەروی سازان بوو کە ئێمە سازانمان لەسەر حکوومەت کرد سەرۆکایەتی هەرێم لە دەروی سازان بوو سەرۆکایەتی هەرێم بە حکوومەتی پێشتر بە بڵێ یاسای ژمارە 19 2016 دو ساڵی بۆ درێژکرا بووە لە دەروی سازان بوو ئێمە سازانمان لەسەر حکوومەت کردووە زۆر جارە قسەیەکەن لایانی پارتیڵێن بە 4 کورسی سەرۆکی پەرلەمانیان بردووە ئێمە شەڵێن پارتی دیموکراتی کوردستان بە 38 کورسی سەرۆکی حکوومەتی لایە وزارەتی سامانە سروشتیەکانی لایە ئەنجومەنی ئاسایشی لایە وزارەتی پەروەردەی لایە وزارەتی شارەوانی لایە بە 38 کورسی ئایا ئەمانە هەمووی حەقی پارتی دیموکراتی کوردستانە ئەوەی وەرمان کردو حەقی خۆمانە کەمتریشمان لە حەقی خۆمان وەرگرتووە تا ئێستا لە حکوومەت عنی سازانمان کردو لەسەر حکوومەت وەکوتم سەرۆکایەتی هەرێم لە دەروی سازان بووە و ئێستاش ئێمە هەمان قسەمان هەیە چۆن سازانمان کردو لەسەر حکوومەت ئێمەش لەسەر مەسەلەی سەرۆکایەتی هەرێم یاسای سەرۆکایەتی هەرێم ئامادەین بۆ سازان چییە ئێمە پرۆژەیەکمانەیە لایەنەکانی تر پرۆژەیەکیانەیە دواتر هەموو لایەنەکان لەسەر کۆمەڵی خاڵی هاوبەش بگەن بەڕێکەوتن مەرج نییە 100% بەدڵی بزوتنەوەی گۆڕان بێ ئەوەی ئێمە لە پرۆژەکە تەقدیمان کردووە 100% بەدڵی ئێمە بەڵام ئێمە نەمانتووە ئەما ببێتە پرۆژە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە کوردستان ئەڵێن ئەوە پرۆژەی ئێمەیە فەرمونیەوەش پرۆژەی خۆتانمان پێ بڵێن بۆی ئێمە و ئێوە لەگەڵ لایەنەکانی تر بگەین بە خاڵێکی ڕێکەوتن بە هەمومانەوە لەسەری بسازین بەڵام پارتی دیموکراتی کوردستان تا ئێستا هیچ پرۆژەیەکی نییە بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان لە ئێمە لە ڕێگەی پەرلەمانەوە بابەتەیەک لا ناکەینەوە لە دەروی پەرلەمانی کوردستان دەبێت ئەم بابەتە بگەینە نەتیجە من پێم وانیە هیچ ڕێگایەکی تر لە دەروی پەرلەمان بتوانێت ئەم بابەتەیەک لا بکاتەوە هەموو ڕێگاکان دێنەوە پەرلەمان مەبەستیەوەیە کە لە دەرەوە ڕێدەکەون لەگەڵ لایەنەکانە دواتر بێتەوە پەرلەمانی کوردستان پەرلەمان مەرجع و هەموو ڕێگاکانە بێتەوە پەرلەمانی کوردستان ئەبێت ئەم مەوزوعە لەناو پەرلەمانی کوردستان یەکلای بکرێتەوە لە دەرەوە سازانی لەسەرەکەی دێتە ناو پەرلەمان گرنگەوەیە ئەبێت لەناو پەرلەمانی کوردستان ئەم مەوزوعە یەکلا بکرێتەوە باشە کاتی خۆی لە 23 حوزەیرانە هەر بۆ شەوەکەی پارتی دیموکراتی کوردستان ئەعلانیان کرد بۆی کە ئەوەی ئێوە کردان لەناو پەرلەمانی کوردستانە بۆ خۆی جۆرێک بوو لە نمایشێکی ئالامی جۆرێک بوو لە دەنگ کۆکردنەوە مشورخۆری بۆ خڕکردنەوەی دەنگ لە ئێستەوە بۆ 2 ساڵی داهاتوو ئێستا بە دیاریکراوی 29 ڕۆژی دیکە ویلایەتەکەی سەرۆکی ئێستای هەرێمی کوردستان تەواو دەبێت
چۆن ڕەدی ئەوە دەدەنەوە کە من نمایشێکی ئالامی نەبوو و لە پەرلەمان ئەم بابەتە یەکلا دەکەنەوانێ تا 29 ڕۆژی تر ئەو بەڵێنە دەدەنە هاوڵاتیان کە ئەم بابەتە دەبێ یەکلا بێتەوە. خەڵکی کوردستان دواتر بۆیان ڕوونە بێتەوە ئێمە کردمان نمایشێکی سیاسی ئەعلامی بوویانەوەی پارتی دیموکراتی کوردستانی کە نمایشێکی سیاسی ئەعلامیە لە ڕەتفعلی دانیشتنی سێ حوزێرانی پەرلەمانی کوردستان. ئێمە نمایشی سیاسی ئەعلامیمان نەکردووە. ئێمە وەکوتم خەمخۆریمان بۆ کوردستان بۆی کوردستان نەکەوێتە فراغێکی قانونیەوە ئەم قەیرانەش نەچێتە سەر هەموو قەیرانەکانی تر کە پارتی دیموکراتی کوردستان پشکی شێری بەرەکەوێت لە دروستکردنی ئەم هەموو قەیرانە لە کوردستانە بۆ ئەوەی ئەم قەیرانش ئیزافە نەبێ بۆ قەیرانەکانی تری کوردستان و دانیشتەمان کردو پرۆژەمان تەقدیم کردووە. فەرمون پارتی دیموکراتی کوردستانی پێمان بڵێن ئەوە ئێمە بەرەو کۆتایی ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستانە چینەوە چی ڕێگایەکەی بۆ ئەوەی نەکەوێنە فراغێکی قانونیوە. ئەگەر پەرلەمان و هەموار یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان نەبێ یەک ڕێگای ترمان پێ بڵێن بۆ ئێمە نەکەوێنە فراغی قانونی. ئێمە ئەگەر بیر لەوە بکەنەوە ئێمە سی حوزێران دووبارەکەینەوە مستحیلە ئێمە وەکو بستنەوەی گۆران مستحیلەوە دووبارە ناکەینەوە جگە لەوە چی ڕێگایەکیان هەیە بۆ ئێمە نەکەوێنە فراغێکی قانونیوە. ئەوە خەڵکی کوردستانیش دواتر بۆیان ڕوو نەبێتەوە ئەوەی ئێمە کردمان نمایشێکی سیاسی ئەعلامیان ئەوەی پارتی دیموکراتی کوردستان ئێستا و ڕەتفعلی دوای سێ حوزێرانەکان نمایشێکی سیاسی ئەعلامی پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەی ئێوە کردان تا ئەو شوێنە بوو تەواو وەستاوەیان بەردەوام بێت چونکە ئەو کاتەی یعنی 23 حوزەیران 29 ڕۆژی مابوو بۆ تەوابوونی ویلایەتەکەی ئێستا 29 ڕۆژی بەتەنیا 29 ڕۆژ ماوە ینی لەم ماوەیەدا دەتوانن چی بکەن. ئێمە وەکوتم خەمخۆری سازانی نەگینا ئێمە لەگەڵ لایەنەکانی ترەوە پەرلەمانی کوردستانەیە و ئێمە 50 زایدێکمان لە 23 حوزێران دروست کرد ڕەنگە بتوان ینی 50 زایدێک لە پەرلەمانی کوردستانە دروستکەینە بەڵام خەمخۆریمان بۆ سازان لە کوردستانە چاوەڕوانی پارتی دیموکراتی کوردستان قەنەعەتی بێتە سەر مێزی گفتوگۆ دابنیشە لەگەڵ لایەنە سیاسیەکان پرۆژەیەکی بێ بۆ هەموار یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بگەین بە سازان و پێش ئەو فرسەتە پێش ئەو مدەیە نێڵی کوردستان بکوێتە فراغێکی قانونی. ئەگەر پارتی دیموکراتی کوردستان تەنیا مەرجی ئەوە بێت یعنی لە پاڵ ئەو داواکاری و ویستانی ئێوە لە پرۆژەکەتانە هەتانە بێوێت مەسعود بەرزانی ببێتەوە بە سەرۆکی هەرێمی کوردستان بۆ ماوەی 2 ساڵی دیکە ئیتر ناولێنانی هەرچی بێ ینی کار بەڕێکردن بێ تەواوکردنی ویلایەتەکەی بێ گۆران گرفتی هەیە لەگەڵەوەدا. ئێمە لە سەرتاوتمان ئێمە لەگەڵ سازانی بەڵام لەگەڵ سازش نیمان ئێمە سازش بۆ هیچ لایەنێکی سیاسی ناکەین و ئێمە وەکو پێما بهێر لە بەرنامەکەی تو بوو جارێکی تر باسم کرد ئێمە لە سەرەتای دروستبوونی بستنەوەی گۆڕانەوە تومان ئێمە کێشەمان لەگەڵ شەخص نییە لە کوردستان بەڕێز مەسعود بارزانیە بەڕێز نێچیروان بارزانیە بەڕێز مەسعود ئێمە کێشەمان لەگەڵ شەخص نییە ئێمە کێشەمان لەگەڵ سیستەمی حکومڕانیە لە کوردستان و پێداگیریەکەین و هەموو هەوڵێکە خێنەگەر بۆی سیستەمی حکومڕانی لە کوردستانە پەرلەمانی بێت بە نەتیجە ئێمە خاوەنی 4 کورسی ئەگەر توانیمانەوە لەگەڵ لایەنەکانی تر بە سازان گەیشتنە ڕێکەوتن زۆر باش ئەگەر نەشمانتوانێەوە خەڵکی کوردستانە بێگلەی لێمە نەکە ئێمە خاوەنی تەنها 4 کورسین و ئێستاش ئێمە هەوڵ بۆ دێن بگەین بە سازان لەسەر مەسلەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان. تقریبا وات تێگەشتم گرفتان نییە لەگەڵ ئەو 2 ساڵەدا ئەگەر داوا بکرێت نەموتۆ گرفتمانیە و من پێشموتی ئەزانێت مەسلەی بەڕێز مەسعود بارزانی بە پێی هەم یاسای ژمارەیەک و بێ یاسای هەمواری ژمارە 19 2013 بەڕێزیان مافی خۆکاندیدکردنیانە مافی بوونەوە بە سەرۆکیان نییە بەڵام تەڵەبی ئێستەی پارتی ئەوەیە چۆن پرۆژەیەکیان نییە ئەڵێ نەبێ مەسعود بارزانی بێت سەرۆکی هەرێمی کوردستان بەکامل بەسەڵات بەڵام ئێمە پیان لای بزوتنەوەی گۆڕان ئەم پەیامی گەیاندووە ئێمە ئەڵێن پەرلەمانی کوردستان مەرجەعە ئێمە پرۆژەی خۆمان هەیە بۆ وەکوتم ئێمە سەرەتا 2 خاڵ لەلایەکیان یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان خاڵێکیان کاندید ئێمە کێشەمان لەگەڵ شەخص نییە بەڵام فەرمون با یاساکە هەموار بکەینەوە ئێمە پرۆژەمان هەیە فەرمونێش پرۆژە خۆتان تەقدیم کەم بزانم چۆنەتانێت بەڕێز مەسعود بارزانی بکەنەوە بە سەرۆکی هەرێمی کوردستان وەکوتشم ئێمە حوزێران دووبارە ناکەینەوە چونکە ئەوە بەڵێ غەڵەتێکی قانونی بۆ ئێستاش برادرانی یەکێتی خۆیان ئەڵێن ئێمە ئەوە دووبارە ناکەینەوە کە ئەگەر یەکێتی خۆی هێزێک بێ لەو هێزانی لە 30 حوزێران سەرۆکایەتی بۆ بەڕێز مەسعود بارزانی درێژ کرد بێت و ئێستا خۆی بڵێن نایکەم خێرە ئێمە بیکەین بۆیە مستحیلە ئێمە نایکەین و بەڕێز مەسعود بارزانی بە پێی قانون تا ئەم لەحزەیە مافی بوون بە سەرۆکی هەرێمی کوردستانی نەما. باشە کەژاڵخان محاولەکانی ئێوە هەوڵەکانی ئێوە بۆ ئەم 29 ڕۆژە بۆ ئەوەی تەواو نەبێت و ئەم بابەتە بەلایەکدا بخرێت چیە بێت؟ ئێمە هەر لەگەڵ سازانی دەمانەوێت نێو ماڵی کورد کۆ بکەینەوە لایەنەکان ڕۆڵی ئیجابی تێدا ببینین هەموو لایەکان کۆبینەوە کۆبوونەوە پێچقۆڵیەکە ئەنجام بدرێت کۆبوونەوەکان بەردەوام بێتن دەبێ بگەینە سازان. ڕاستە بە یاسا بە پێی یاسا بێتن ناتوێت بەڵام دەبێت مەخرەجێکی هەم سیاسی لایەنەکان پێک بە هەم مەخرەجێکی یاسایش بدۆزینەوە بۆ چارەسەرکردنی ئەم حاڵەتە. یعنی بۆ نمونەوە گرفتان نابێت لەگەڵ ئەو 2 ساڵی کە باز دەکرێت کە پارتی تەرحی کردووە ئەگەر لایەنەکان بزانیت ناتوانانی پێش کۆبوونەوەکان هێشتا کۆبوونەوەکان کۆتایی پێ ناتێت و ناتوانانی بڕیاری لەسەر بدەیت ئەوە دەگەرێتەوە لە بۆ خۆمان و دراسی خۆمان و سەرکرداتی دابنێشتەوە مەکتەبی سیاسی دابنێشتەوە کە کۆبوونەوەکان ئەنجام دەرەوە وەکو گوتم ئەو کات هەر کەسە لەوێ دەڕی خۆی ئاماژە پێ دەکاتن ئێمە دیسان دەڵێن و ئێمە لەگەڵ سیستەمی پەرلەمانینە
بەڵام دەبێ بەڕێکەوتن بێ ئەو سیستەمە پەرلەمانی ئەگەر بۆ 2 ساڵی کە ویلایەتی سەرۆکی هەرێم درێژ کرایەوە لەناو پەرلەمان هەڵبژێ ینی خەڵک لە پاڵ نەبوونی ئاو نەبوونی کارەبا و نەبوونی هەموو ئەو خزمەت گوزاریانی کە ئێستا بۆتە گرفت بۆی و ڕۆژانە بۆ خۆتان حتمما جۆتان لە گرێ و گازندەی خەڵک دەبێ مەسەلەی پرسی سەرۆکایەتی ژانی بۆتە بابەتێک کە خەڵک بە ناچاری بیری لێ کاتەوە ڕۆژانە ئەم بابەتە بە چۆ دەگا لایەنەکان ڕێدەکەون ئالۆزی لێ دەکەوێتەوە یان هەر بابەتێکی دیکە کۆمنتێکم بۆ هاتووە هەژان شێخنووری ئەڵێ ئەم سێ حیزبە بۆ چارەسەرکردنی کێشەکان خەڵک دەنگی پێداون هەر بە دەنگی خەڵکیش گەیشتە ئەم ئاستە و چوونە حکوومەتەوە ئایا ئەتوانن کێشەی سەرۆکی هەرێم چارەسەر بکەن و ئیتر ئەم چەند ڕۆژە ئەووا دەڵێ دواوادەکانی مەسعود بەرزانی بێ بەڵام ئەگەر واژ نەبێ یعنی کەی ئەم بابەتە یەکرا دەبێتەوانێ بە دیاریکراوی هێشتا 29 ڕۆژی ماوە ئەگەر بیانەوێت خۆ دەکرا زووتریش یەکلایی بکرابە چێ دەستی پەرلەمانی حوزەیرانەوە 29 یەکلایی بکرێتەوە بەقەدەوەی ئێستا ماوە ڕۆشتووە کەمە و زۆرە و ئەوە لایەنەکان بڕیاری لەسەردن لایەنە سیاسیەکە من پێتم گوت لەسەر تای بەران ئەگەر بیانەوێت هەر بە تەلەفۆن چارەسەری ئەم دەکەم بەڵام دەبێت هەر هەمویان بەڕاستی سازش بکرێت هەر بە تەلەفۆن چارەسەرەکرێت ئەگەر ڕازی بن بە مەرج و شەرت و شروعی یەکتریەوە مەسەلەی وەختەکە کەمەیە زۆرە ئێمە کە لە دەی حوزەیران پرۆژەکەمان تەقدیم کرد پارتی دیموکراتی کوردستان پیان وا بوو ئێمە پەلەمان کردووە ئێستا دەرکەوت ئێمە پەلەمان نەکردووە ئێمە لە کاتی خۆیان ڕەنگە تاخیرش بووبێتن لە تەقدیمکردنی پرۆژەکە بۆیە دڵنیاتان نەکەمەوە دوای 29 ڕۆژەکە دەرەکەوێت کە ئێمە پەلەمان نەکردووە وەختەکەش لە ساڵحی هیچ لایەکی سیاسیانە و لە ساڵحی خەڵکی کوردستانیشانە بۆی ئەبێ هەموو لایەنەکان ئێمە وتومانە پرۆژەیەکمان هەیە فەرمون ئەم پرۆژەیەمە بۆ سازانە لایەنەکانی ترش بە هەمان شێخسانێ پارتی دیموکراتی کوردستان تۆ بربەستی یەکەمی لە بەردەم ڕێک نەکەوتن لەسەر مەسەلەی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان فەرم پرۆژێک تەقدیم کە با لەگەڵ لایەنە سیاسیەکان بگەین بە سازان و ئەم قەیرانش بۆ خەڵکی کوردستان زیاد نەکەن بۆیە من پێم وایە ئێمە پەلەمان نەکردووە ئێمە تاخیرش بووین لە تەقدیمکردنی پرۆژەکەمان بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان باشە سپاس دەکەم کاک ئیسماعیل کەژاڵخان دەگەڕێمەوە لە دواتر بەرزان ئەمین هاوکار لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوەتی دڵنیام کاک مەسعود دەست لەو پۆستە هەڵناگرێ و سەرۆکی داهاتووی هەرێمە لە کاتێکە ئەمان تا ئێستا بە وەزع ئەڕازی نابن لەو حاڵەتەیە ئەمان بەجددی چیان پێیەکرێ ئەمە کۆمنتی بەرزان ئەمینە ئێوە چیتان پێیەکرێ بەڵێ وازە وانە بەڵێ وازە هەوەی کاک ئەمسەکارم باسی کرد مەسەلەی شەریک و مشارەکەەوە بەڕاستی 20 حوزەیران حیزبێکی دیاریکراوە دروستی نەکرد وابزانم بەڵێ هەموو لایەنەکان بە شەریکی هەموو لایەکبوونەک مشارەکە و شتێکی ئاسایش بوو پێم وایە نەقیامەتی پەرلەمان داهات نەقیامەتی یاساکان و نەقیامەتی نیزامی حکم داهات بۆ بابەتە چونکە خوێنەوەی یەکەم بۆ یاسایەکی دیاریکرا و چەند پرۆژەیەکی دیاریکرا و شتێکی زۆر ئاسایی و یاساییە شتێکی ئاسایی بۆ ئەوەی کە ڕووی داوە بۆ مەسەلەی ئەو برا بەڕێزە کاک بەرزانە کاک بەرزان ئەوەی کە ئێمە ئێستا ئەوەی کە ئەو پرۆژانەی کە تەقدیم کراوە هەر سێک لایەنەکەی دیکە هەر چوار لایەنەکەی دیکە ئەو مشتومڕێکی ئێستا هەیە لە ساحەی سیاسی کوردستاندا دەگات بە سازان ناگا بە سازان ئێمە ئێستا هەوڵی حەلکردنی ئەو بابەتە دەدەین بەڕاستی باش ئێمە هێڵی سوورمان لەسەر هیچ کەسێکی دیاریکراونێ بەڵام ئەوەم کۆمەڵی ئیسلامی نییە و یەکگرتووی ئیسلامی نییە و گۆران و یەکێتی نیشتیمانی نییە بڵێ نابێ فلان کەس خۆی هەڵبژێرێتەوە یاسایەکە دانراوە کاتی خۆی و پارتی دیموکراتی کوردستان یەکێک بوو لەو حیزبە باڵادەستانەی کە لەو یاسادا بەشداری کردو لە پەرلەمان دەنگی پێدراوە و ئەوەی کە هەر گرفتەکەی بەڕاستی ساڵی 2013 ئەوەی کە گرفتەکەی دروست کردووە ئەو کێشەیەش ئەوەی کە باس کرا کاتەکەی درەنگە و 29 ڕۆژی ماوە ئەوەی لە 30 حوزەیرانی 2013 ڕوویدا لە ماوەی 24 سەعاتدا بوو شەو پلانی بۆ دانراوە بە ڕۆژ جێبەجێکرا و کۆتایی پێهات ئەگەر مەبەست بۆ حاڵەتێکی خراپیش بۆ ئەوەی کەکرا ئەوەی کەکرا بەڵێ ئەوە پێشەوەی کۆمەڵ و گۆران و یەکگرتوەوەی دیکە بڵێ خراپ بوو یەکێتی بۆ خۆیدان بۆ دادنە کە هەڵەیەکی کردووە باشە ئەی بۆ ئێستا ئەگەر بەدەستە جەمعی هەموو لایەنەکان بڕیارێکی لەو جۆرە بن خراپ نییە بۆچی لە بەرژەوەندی گەلە خۆی یەک کێشە هەیە لێرەدا بەڕاستی لە بەرژەوەندی گەلدا تو کە هەموو حیزبەکە کۆ دەبنەوە دیارە مەخرەجێکەیە لە بەرژەوەندی گەلدا ئەتون نوێنەرهاتی خەڵک دەکەی بەڕاستی هەموو حیزبەکان کە لەسەرەوە پێکاتن دیارە لە بەر بەڵام کە معارەزە هەبوو دیارە کێشەیەک لەو بابەتە هەیە ئەو پیوایە کە خزمەت بەگەل ناکات و ئەو درێژکردنەوەش بە هەمان شێوەیە یاسایەکی دیاریکرا و دایناوە من و تۆ دامان نەناوە بە دیاریکراوی یان کۆمەڵیان یەکگرتووە لەوانەیە ئەو حیزبێکی ئێستا ئەوڕۆ بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان کە سوورە لەسەر ئەوەی کە ویلایەتی سەرۆکی هەرێم درێژ بکرێتەوە ئەو لەوانەیە ئەو کاتی لە هەموو ئەحزابی دیکە سوورتر و بێ لەسەرەوەی یاسا دەربچێ بۆ ماوەی 2 خول زیاتر نەبێت کەواتە شتێکە بۆ خۆی بەرگاری لێداوە پێش ئەوەی ئەحزابی دیکە بەرگاری لێ بدات شتێکی ئاساییە و یاساییە
و ئەگەر بێت و تعدیلات لەو یاسا بکرێ لە سیستەمی حکوم ئەو کاتی قسەیەکی دیکە دەبێت ئایا بە سازان دەبێت بە شێوازێک دەبێت و پارتی دموکراتی کوردستان بۆ ڕازی بێت لە پەرلەمان هەڵبژێرێ یاخود دەبێت ویلایەتەکە درێژ بکرێتەوە و نیزامەکە بۆ دواوە هەڵبژێرێت لە دەستوردا بێت کە ئەوش زۆر زەحمەتە لەو ماوەی کە بۆ دیاری کراوە سپاس دەکەم دەمەوێت بە یەک دێر وەڵامم بنەوە یەک کۆمنتان بۆ دەخوێنمەوە لێزمە کوردی دەڵێ پارتی نەبووم و کەچیش پارتی نابم بەڵام دڵنیام هیچیان پێ ناکرێت لە بەرامبەر پارتیدا بەشێکی زۆر لەو کۆمنتانی کە هاتووە بۆم باز لەوە دەکەن کە دوجار ئەوەی پارتی داوای دەکات دەچێتە سەر ئەم تەسەورە بۆ دروست بووە منەوەڵم بستنەوەی گۆران زۆر بە کورتی بێ سازش لەسەر هیچ مافێکی یاسایی و دیموکراسی لە کوردستانە ناکات بۆ هیچ سێکولانێکی سیاسی و بە تەجروبەش لە ڕابردووە ماسەلمان سپاس دەکەم کەژاڵخان قسەکە ئەوەیە ئەو باسی لەوە کردووە کە پارتی نییە و پارتیش نابێت بمبورە بە دیاریکراوی بۆت بخوێنمەوەنێ لێزمە کوردی دەڵێ پارتی نەبووە و هیچ کاتێکیش پارتی نابێت بەڵام دەڵێت دڵنیام لە بەرامبەر پارتیدا هیچیان پێ ناکرێت دەبێت ویستی پارتی دەچێتە سەر پارتیش و گۆرانیش و یەکێتیش و یەکگرتوو و کۆمەڵش هەموو لایەنە سیاسیەکان دەبێت سازش لەسەر هەندێک مەساڵی حیزبی خۆیان بکەن لە پێناو بەرژەوەردێک سپاس دەکەم زۆر بە کورتی من پێم وایە وەڵامەکەی لە 23 حوزەیران دراوەتەوە سپاس بۆ ئیسماعیل ڕەسۆڵ ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەروەها کەژاڵ هادی پەرلەمانتاری یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ کاروان هاشم ئەندامی جباتی نیشتیمانی بزوتنەوەی گۆران زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لە ستودیۆی تاوتوێ عزیزانم تا بەرنامێکی دیکە هەر شاد بن.